هەوڵەکانی تورکیا و دەسوەردانەکانی لە وڵاتانی دیکە بەردەوامە و بەشێک لە میدیاکانی ڕۆژاوای کوردستانیش باز لەوە دەکەن تورکیا دەیەوێت چەکدارە تونڕەوەکان ڕەوانەی سنوورەکانی هەرێمی کوردستان بکات. ئاژانسی هەواڵی هاوار کە ناوەندەکەی لە ڕۆژاوای کوردستانە لە راپۆرتێکدا باسی لەوە کردووە تورکیا لە پلانیدا چەکدارانی بەرەی نووسرە و حیزبی ئیسلامی تورکستان و بەشێک لە چەکدارە تونڕەوەکانی دیکە کە لە داگیرکردنی جەرابلۆس و باب و ئیدلیب و سەرێکانی و گرێسپیدا بەشدار بوون ڕەوانەی بەشێک لە سنوورەکانی هەرێمی کوردستان بکات. ئاماژە بەوەش کراوە تورکیا لە پاش لیبیا و هەرێمی قەرەباغی ئەرمینیا ئێستا چاوی لەسەر ناوچەی هەفتانین و چەند شوێنێکی دیکەی هەرێمی کوردستانی عێراقە و ئەو چەکدارانی حیزبی ئیسلامی تورکستان بەڕەگەز ئیگۆری و چیچانی و ئۆزبەکی و تاجیکیان تێدایە. وەک ئاژانسەکە باسی کردووە تورکیا لە پلانیدایە بە قوڵایی 8 تا 14 کیلۆمەتر لە ناوخاکی هەرێمی کوردستان هەرێمێک بە ناوی ناوچەی ئارام دروست بکات و لە پاش کۆتای هاتنی ڕێکەوتن لەگەڵ رووسیا لەسەر ئیدلیب دەست بە گواستنەوەی چەکدارە ئیسلامیە تونڕەوەکان بکات بۆ ئەو هەرێمە دروست کراوە. ئاژانسی هاوار ئاماژەی بۆ ئەوەش کردووە هەربەپی پلانەکەی تورکیا نەک تەنها هەرێمی هەفتانین بەڵکو شەنگال و کەرکووک و حەویجە و دیالە و زنجیرە چیاکانی حەمرینیش لە پلانی تورکیادایە. ئەو راپۆرتەی ئاژانسەکە لە کاتێکدایە کە تورکیا و چەکدارە تونڕەوەکان بە پەشڕاستکردنەوە یان ڕەتکردنەوە هیچ لێدوانێکیان لەو بارەیەوە نەداوە.